سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. گەلی ناوڕۆ لە جیهاندا بە گەلێکی بەخشندە و ڕازی ناسرا بوون سەرڕای ئەوەی هەمیشە لە هەژاریدا دەژیان تاوەکو ڕۆژێک لە ڕۆژان ئەم پیاوە سەردانی دوورگەی ناوڕۆی کرد. ئیتر نەفرەتی ناوڕۆ دەستی پێکرد و ژیانیان بە تەواوەتی گۆڕا. بەسەر هات و ڕووداوێکی ڕاستەقینەیە دەتوانین بڵین دەکرێت ڕۆژێک لە ڕۆژان هەمان شتیش بەسەر کوردستاندا بێت. لەم ڤیدیۆیەدا لەگەڵمان بن با بزانین چۆن نەفرەت ڕووی لە گەلی ناوڕۆ کرد. بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆمان دووبوونمان نەک فرمانێک پاڵپشتیمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیرشتان نەچێ. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان کەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن. ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. ئێستا ئێمە لە ساڵی 2020ین باوای دانین لە دوورگەیەکین کە دەکەوێتە نێوان هاوای و ئوستورالیا. دوورگەیەک کە ڕووبەرەکەی لە 21 کیلۆمەتری چوارگۆشە تێپڕ ناکە. گەلی ناوڕۆ لەم دوورگە بچووکەدا دەژیان. ژمارەی دانیشتوانی بە نزیکەی 10,000 کەس دەبوو. ژیانێکی سادە و پڕ لە هەژاری. خەڵکی ئەم دوورگەیە زیاتر بژێوی ژیانیان لەسەر ڕاوکردنی ماسی بوو لە دەریادا. ژیانیان بەم زۆرە دەبردە سەر تاوەکو زانایەک بە ناوی ئەلبێرت فیلەر سەردانی دوورگەکەی کرد و پێی ڕاگەیاندن کە ئەم دوورگەی ئێوە گەنجینەیەکی زۆر بە نرخی تێدایە. ئەم گەنجینەیەش بووە هۆی گۆڕانی ژیانیان بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو. ئەم زانایە ئەوەی دۆزیەوە کە لە ژێر ئەم دوورگەیە ڕێژەیەکی زۆر مادەی فۆسفاتی تێدایە. بەڵام ئەم گەلەش وەکو هەموو گەلە بەهێزەکانی جیهان نەیانتوانیوە لە سەرەتادا سوود لەم گەنجینە بە نرخە وەربگرێ، بەڵکو کەوتە ژێر کۆنتڕۆڵی وڵاتانی بەریتانیا و خێر و بێری وڵاتەکە ئەوان برد. لە کاتێکدا گەلی ناوڕۆ بە هەژاری مابۆیەوە تاوەکو ئەم گەلە بڕیاری شەڕکردن و شۆڕشیدا دژی بەریتانیا و شەڕکردن دەستی پێکرد. سەرنجام لە ساڵی 1968دا توانی سربەخۆی و خۆی لە بەریتانیا بەدەست بهێنێ و ببێت بە وڵاتێکی سربەخۆ. لێرەوە ئیتر ژیانی ئەم وڵاتە بە تەواوی گۆڕا و بێگومان بیرتانە کە دانیشتوانی ئەم وڵاتە نزیکەی 10,000 کەس بوو. پاش ئەوەی وڵاتەکە کەوتە دەست خۆیان بۆیان دەرکەوت کە دوورگەکەیان ڕێژەیەکی یەکجار زۆر فۆسفاتی تێدایە کە فرۆشتنی ئەم فۆسفاتەش بەرامبەر $100 ملیۆن زیاترە. ئیتر خەڵکی ئەم وڵاتە هەمووی ژیانی گۆڕا و دەستی بە ژیانێکی شاهانە کرد. پارەکە ئەوەندە زۆر بوو کە پێویستی نەدەکرد حکوومەت هیچ بازێک لە هاوڵاتیان بستێنێت. کارەبای خۆڕایی و ئاوی خۆڕایی پێشکەش دەکردن و هەروەها حکوومەت بڕیاریدا هەموو تێچوویەکی پزیشکی بێ بەرامبەر بێ، واتە هەر نەخۆشیەکت هەبوایە بێ بەرامبەر بۆتیان چارەسەر دەکرد. خەڵکەکەی لە بارودۆخێکی هەژاری و نەبوونیەوە گۆڕان بۆ وڵاتێک کە ناز و نیعمەتێکی زۆری بەسەردا ڕژاوە. تاوای لێهات ئیتر وردە وردە کەس تااقەتی ئیشی نەما لەم وڵاتە. حکوومەت داوایەکی ڕسمی پێشکەشی وڵاتی چین کرد کە دەستی کاریان بۆ بنێرێ بۆ ئەوەی کردەکانی خزمەت گوزاری بەڕێوە ببن. ئەم وڵاتە لە ماوەیەکی کەمدا بووە خەونی ملیۆنان کەس لە دنیادا کە خۆزگەیان دەخواست خەڵکی ئەم وڵاتە بوونایە. لەم وڵاتە بچووکەدا هەموو ماڵێک بەلایەنی کەمەوە خزمەت گوزارێکی ئەزنەبی کاری بۆیان دەکرد. پێشکەوتوترین ئامێرەکانی جیهان لە هەموو ماڵێکی ئەم وڵاتە هەبوو. خەڵکی ئەم وڵاتە گران بەهاترین ئۆتۆمبیلیان بەکاردهێنا، هەمیشە خەریکی ئاهەنگگێڕان و کەشی خۆش و بەزمی خۆیان بوون. تاوەکو وای لێ هاتبوو ئاهەنگ و ڕابواردن ببووە بەشێک لە کاری ڕۆژانەیان. دانیشتوانی ئەم وڵاتە ئەو پارە زۆرەیان بەم زۆرە لە شتی ناشەرعی خەرج دەکرد. دەیان نار باشترین شەراب و مەشروبیان بۆ بێت لە جیهاندا. بەدەیان کەسی ئاسیایی ڕویان لە وڵاتە کرد بۆ کاری لەشفرۆشی و ڕابواردن. لەگەڵ ئەم هەموو بەفیڕۆدانی پارەیەش بەڵام سەروەتی ناوڕۆ هەر کۆتایی نەهات و لە ساڵی 1974 داهاتی وڵاتەکەیان گەیشتە $225 ملیۆن. بیری لێ بکەوە ئەم پارە زۆرە بەتەنیا بەسەر 10,000 کەسدا دابەشکرا. ئیتر خەڵکی ئەم وڵاتە وای لێ هاتبوو کاتێ ئۆتۆمبیلەکەی تێکچووبایە لێی وەڕز دەبوو ئۆفڕەی دەدایە ناو دەریاوە و داوای دەکرد لە ئوستورالیاوە ئۆتۆمبیلێکی نوێی بۆ دەهات. وای لێ هاتبوو کەنارەکانی ئەم وڵاتە پڕی ببوو لەو ئۆتۆمبیلانەی کە هیچ کێشەیەکی وایان نییە ببێتە هۆی فرێدانیان. بەڵام خەڵک دەیخستە دەریاوە.
هەموو ئەو شتانە لە کاتێکدا بوو کە ئەم وڵاتە سەرۆکەکەی ئەم پیاوە بوو کە ناوی بارۆن واکایە و هەمیشە پێدەکەنێت. ئەم سەرۆکە لە سەرۆکی وڵاتان نەدەچوو، ئەویش وەکو خەڵکەکە دەهات بۆ دیسکۆ و یانەکانی خواردنەوە ئاهەنگەکانی شەوانە. دوایین زانیاری لەسەر خۆشگوزەرانی و تەمبەڵیەکانی خەڵکی ئەم وڵاتە ئەوەیە کە دانیشتوانەکەی هەر خەریکی خواردن و خواردنەوە و خەو و ئاهەنگ بوون. ئیتر خەڵکەکە زۆرینەی زۆری قەڵەو بوون کە ڕێژەکەشی گەیشتە سەدا 97 دانیشتوان و بۆ ماوەی چەندین ساڵ پێشەنگی ئەم وڵاتەیان گرتبوو کە زۆرترین ڕێژی دانیشتوانەکەی قەڵەون و کێشی زیادیان هەیە. بەم هۆیەوە چەندین نەخۆشی وەکو شەکرە و نەخۆشیەکانی دڵبڵاو بۆیەوە بەناو خەڵکەکەدا. لەم بارەیەوە کەناڵی BBC دو کۆمنتاریەکی ئامادە کرد بە ناوی ئەو شوێنەی کە زۆرترین قەڵەوی تێدایە لە جیهاندا کە زیاتر لە 20 ساڵ خەڵکی ئەم وڵاتیان لەم خۆشگوزەرانیەدا دەژیان. ئەو هەموو پارە زۆری وڵاتەکەیان لە دەیان پرۆژەی بێمانە خەرج دەکرد، وەک بڵێ ئەمەیان لە بیر چوو بێ کە ئەم هەموو خۆشگوزەرانیە بەهۆی دەرهێنانی فۆسفاتەوەیە و فۆسفاتیش ڕۆژێک دێ کە کۆتایی دێت. بەڕاستی ئەوەش ڕوویدا و وردە وردە فۆسفات لەم وڵاتەدا کەمی کرد و ئەوەش بووە هۆی ئەوەی ئیتر ئەم پارەیە نەمێنێ کە ئەم هەموو ئاهەنگی پێساز بکەن. دواتر دۆخەکە بەرەو خراپەی دەڕۆشت و ئیتر تا دەهات ژیان لەم وڵاتە خراپتر دەبوو تا ئەوەی حکوومەت پەنای بردە چەند ڕێگا چارەیەکی نایاسایی وەکو بەخشینی پاسەپۆرت بە مافیاکان بەرامبەر پارەیەکی زۆر. بەڵام ئەم کارانش دادی ئەم وڵاتی نەدا و دۆخەکەیان زۆر بەرەو خراپی چوو. تاوای لێ هات پاش ئەوەی کە بارودۆخی هەژاریان بەسەردەهات کاریش نەما لە وڵاتەکەدا بە جۆرێک کە سەدا 90 خەڵکی وڵات بەهۆی بێ ئیشیەوە دایان ناڵان. ئیتر خەڵکی ئەم وڵاتە بە ناچاری ڕویان کردەوە ئیشی باو باپیرانیان و دەستیان کردەوە بەڕاوە ماسی بۆ ئەوەی لە برسان نەمرن و هەر چۆنێک بێت لە ژیاندا بمێنەوە. پاش ئەوەی وڵاتەکە بە تەواوی لە ڕووی ئابووریەوە داڕوخا، ئیتر حکوومەتەکە توانای دابینکردنی سادەترین خزمەت گوزاری نەما بۆ خەڵکەکەی. کارەبای وڵاتەکە وەکو کارەبای لای خۆمانی لێهات و بگرە خراپتریش و خزمەت گوزاریەکانی تریان زۆر لە ئێمە خراپتر بوون. ئایا پێتان وانیە ئەم بابەتە جێگای بایەخ بێت؟ پێتان وایە ئەگەر ڕۆژێک کوردستان ئەم نەوتەی هەیەتی نەمێنێت چی ڕوودەدا؟ دەتوانین بازنەی پرسیارەکە گەورەتریش بکەین. ئایا ئەگەر عێراق نەوتی نەمێنێتی ڕوودەدات؟ بەڕای ئێوە چی بکرێ باشە؟ لە کۆمنت ڕای خۆتانمان بۆ بنووسن. و زۆر سپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بەدەستان و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.